سڵاتە لەبی هاوڕانی بەڕێز هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن زۆر بەخێربێن بۆ ئەو شەوە گەرم و گوڕە ئیتر ئەو شەوە شەوێکی گەرم و گوڕ دەبێ لە هەموو شوێنێکدا هەواڵی جۆرە هەن لە ڕاستیدا توانین بڵین هەواڵی باش هەن سەرەتا هاوڕێک شتێکمان بۆ بنووسێت دەربارەی دەنگ و ڕنگ کەم و کورتێک هەیە یان ناتاوەکو دەست پێ بکەین بە خوێندنەوەی چەند هەواڵێک و دوای ئەوە ئەگەر هاوڕیان پرسیارێکیان هەوێت تایبەت بە بابەتەکان بەسەر و بەسەر چاوان ئەتوانن پرسیارەکانیش بخوێنینەوە. بەڵێ سەرەتا دەنگ ڕنگ هەموو شتێک باشە هەموو شتێک باش بێت تکایە بۆ من بنووسن تاوەکو دەست پێ بکەین بە خوێندنەوەی هەواڵەکان هەتاوەکو هەواڵەکان هەتاوەکو هاوڕیان کەوت دەبنەوە هەواڵێکتان بۆ دەخوێنمەوە کە زۆر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە کێشەی کوردەوە نیە بەڵام پەیوەندی بە جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە ئەویش جموجۆ لە سەربازیەکانی مسر و تورکایە لە سۆماڵ خۆتان دەزانن ماوەیەک پێش ئێستا ئیتر ئیسرائیل دانی بە سۆماڵی لاند نابوو و لەوێشەوە هەوڵیدا لە ڕێگای ئەوە هێزی خۆی بەجێ بکە ئەمە تورکیا و مسر و سعودیای زۆر ناڕەحەت کرد چونکە ئەو کاتە ئیتر ئەو کۆنتترۆلی دەریای سوور دەکەوێتە دەست ئیسرائیل لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین قۆچی ئەفریقا لەو کاتیەوە هەتاوە کوێستا شایەنی چالاکیەکی سەربازی بەرچاوە لە کاتێک سۆماڵ هاوکاریە بەرگریەکانی لەگەڵ مسر و تورکیا قوڵتر دەکاتەوە حەسەن شێخ مەحموود سەرۆک کۆماری سۆماڵ ڕۆژی چوارشەممە لە قاهیرە ئامادەی نمایشێکی هێزە سەربازیەکان بوو کە ئیتر لە نێرەری یەکێتی ئەفریقا تێدا بەشداربوون بە ئامانجی پشتگیری یەکێتیەکە واتە یەکێتی ئەفریقا و ئاسایش و یەک پارچەی خاکی سۆماڵ بەپێی ڕاگەنراوێکی وتەبێژی سەربازی مسر چالاکیەکە و بریفینگ گێک سەبارەت بە ئامادەکاری و کەرستەی نێردەکە لەگەڵ نمایشە مەشق و ڕاهێنانەکان و نیشاندانی ئۆتۆمبیلە سەربازیەکانی لەخۆ گرتووە وتەبێژەکە ڕایگەیاند کە یەکە بەشداربووەکان دوای تێپەڕاندنی بەرنامەی چڕی مەشقی پیشە گێری گەیشتونەتە ئاستێکی بەرزی ئامادەباشی ئۆپاراسیۆنی هاوکات لە مەقادیشەوە سۆماڵ پێشوازی لە یەکەکانی هێزی دەریایی تورکیا کرد لەوانەش کەشتی نیشنەوەی TCG سانجاکتار وەک بەشێک لە هاوکاریە سەربازیە بەردەوامەکانی نێوان ئەنقەرە حکوومەتی سۆماڵ عومەر عەبدی عەلی وتەبێژی دەوڵەت بۆ کاروباری بەرگری و عەمید ئیبراهیم محەممەد محمود فەرماندەی سوپای نیشتیمانی سۆماڵ پێشوازیان لە شاندی دەریایی تورکیا کرد وەزارەتی بەرگری سۆماڵ ڕایگەیاند کە گەیشتنی ئەم کەشتیە جەنگیانە هاوکاتە لەگەڵ هەوڵەکان بۆ پەرەپێدانی تواناکانی هێزی دەریایی و پاسەوانی کەنارەکانی وڵاتەکە میدیەکانی سۆماڵ هەروە هاوڵایان کردەوە کە فڕۆکەیەکی جۆری ئایرباسی سربەهێزی ئاسمانی تورکیا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی عەدەن نیشتووەتەوە و بڕوا دەکرێت ئەم فڕۆکەیە پەیوەندی بە فراوانبوونی هاوبەشی بەرگری نێوان دوو وڵاتەکە هەبێت راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە تورکیا بەم دوایانە کەرستەی سەربازی ڕادستی سۆماڵ کردووە سۆماڵ ڕێککەوتنی هاوکاری سەربازی لەگەڵ هەردوو وڵاتی مسر و تورکیا هەیە هەردوو وڵات دژایەتی خۆیان بۆ هەوڵەکانی ناساندنی ناوچە جوداخوازەکانی ناو سۆماڵ دەربڕیوە و جەختیان لە پشتگیریکردنی یەک پارچەی خاک و سەخامگیری وڵاتەکە کردوتەوە هاوڕێیان ئەمە هەواڵێک بوو بەر لەوەی هاوڕێیان کۆ ببنەوە ئیتر ویستم بخوێنمەوە زۆر پەیوەندی بە کێشەی کوردەوەنی بەڵام پەیوەندی بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و بە تایبەتیش لە نێوان ئیسرائیل و وڵاتانی دیکە ئیتر بەڵێ لەسەر فێسبوک دەردەچین هەمومان دەینە سەر یوتیوب لەسەر یوتیوب تەماشا دەکەین ئەو هاوڕێیانێک کە لەسەر فێسبوک تەماشامان دەکەن ئاگدارن دەبێ ئاگدار بن کە من
ئیتر هیچ پەخشێک بە تەواوەتی لەسەر فێسبوک ناکەم. فێسبوک بەتەنیا بۆ ئامرازێکی گەیاندن بەکاردێنم، دوای ئەوە دەینە سەر کەناڵی یوتیوب. ئەوانەی یوتیوبی من ناناسن ئەو ناوەی ئێستا کە نووسراوە دەیبینن، ویانش ئەو ناوەیە لەسەر فێسبوک نووسراوە تکایە ئیتر لەسەر یوتیوب بنووسن کەناڵیم بدۆزنەوە، سوبسکرایب بکەن و لایک بکەن، چرکە لەسەر جەڕەسەکە بکەن و ئیتر ئەتوانن بەو شێوەیە بەردەوام لەگەڵمان دابن. بەڵێ ئەمڕۆکە لە سەرەتا لە شنگالەوە دەست پێ دەکەین. هەروەکو دەزانن ئیتر یەک دوو ڕۆژ بەر لە ئێستا کاتێک هاکان فیدان لە بۆ تەلەڤیزیۆنێک ئیتر تەلەڤیزیۆنێکی تورکی قسەی کرد، باسی لەوە کرد کە دەبێ عێراق ئەزمون لە سووریا وەربگرێ و باسی لەوە کرد بە شێوەیەک لە شێوەکان کە ئێستا کاتێتی کە ئەو کێشانێک کە پێشتر لە سووریا هەمان بووە ئێستا کە لە عێراق چارەسەری بکەن و ئاماژەی بۆ مەخمور و شنگال برد. بەڵام زۆری پێنەچوو ئیتر لەلایەن پەرلەمانتارێکی عێراقەوە، پەرلەمانتارێکی ئێزیدی لەسەر لیستی التحالف القضية الإيزيدية ئیتر لێدوانێک هات. مراد ئیسماعیل پەرلەمانتاری عێراق ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند پرسی شنگال بابەتێکی سەروەری عێراقە و دەبێت لە ڕێگەی میکانیزمە دەستوریە نیشتیمانیەکانەوە چارەسەر بکرێت. هاوکات لێدوانەکانی تورکیای سەبارەت بە بوونی پارتی کرێکانی کوردستان پەکەکە لەو قەزایە ڕەت کردەوە. ئەم پەرلەمانتارەی هاوپەیمانی دۆزی ئێزیدی لە لێدوانێکدا بۆ شەفەق نیوزی عێراقی ئەو بانگەشەی ڕەت کردەوە کە دەڵێن شنگال هەڕەشەیە بۆ سەر دەوڵەتانی دراوسێ و بەڵێنیدا کە فراکسیۆنەکەی لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق هەماهەنگی بکات بۆ یەکخستنی هێزە ئێزیدیە ناوخۆییەکان لە ناو دامەزراوە ئەمنیە فەرمیەکاندا بۆ بەهێزکردنی کۆنتڕۆڵی دەوڵەت. پێشتر هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بە ئەگەری ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی نوێ لە باکووری عێراق کردبوو، هۆشداری دابوو کە چالاکی گروپە چەکدارەکان لە شنگال و مەخمور سەروەری عێراق تێک دەدات. بەغداد لە بەرامبەردا ئیتر باڵیۆزی تورکیای بانکهێش کرد و ناڕەزایی فەرمی ڕادەست کرد بەرامبەر بەوەی کە وەک دەستێوەردان لە کاروباری ناوخۆ وەسفی کرد. یعنی نەگونەوەک بە تەنیا پەرلەمانتارێکی دۆزی ئێزیدی هاوکات وەزارەتی دەرەوەی عێراقیش ئیتر بانکهێشتی سەفیری تورکیای کردووە و ئیتر ئاگداری کردوتەوە کە ئەمە دەستێوەردانە لە کاروباری ناوخۆیی عێراقدا. وتەبێژی وەزارەتی تورکیاش ئیتر ئاماژەی بەوە کردبوو دوێنێ کە لێدوانەکەی هاکان فیدان ئیتر رادیۆ بووە، واتە بەهاڵە لی تێگەشتونە ویانیش ئیتر بەهاڵە تەرجمەی بۆ کراوە ئەم جۆرە قسانەی کرد. هاوڕێیان بەتەنیا بە کورتی باس لە هەواڵێکی سەردانی جیدی ڤێنس واتە جێگری سەرۆکی ئەمریکا بۆ ئەرمینیا دەکەم. جیدی ڤێنس ئیتر کەسێکە لۆبی ئەرمەنی لە ئەمریکا لە پشتە گرنگی بە ئەرمینیا دەدا و ئیتر پێشتر پۆستێکی کردبوو لە پۆستەکەیدا ئیتر کۆمەڵکوژی ئەرمەنیەکانی وەک جینۆساید ڕاگەیاندەبوو، بەڵام زۆری پێنەچوو کۆشکی سپی ڕۆژی سێشەممە پۆستەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئاکاونتی جیدی ڤەنسدا واتە جێگری سەرۆک کۆمار ڕەش کردەوە و ڕایگەیاند کە ئەو پەیامە بەهەڵە بڵاو کراوەتەوە چونکە پێچەوانەی هەڵوێستی تورکیای هاوپەیمانی ئەمریکایە، یعنی ئەمەش رادیۆی دووەمی ئەمریکاوە. ئیتر ئەوڕۆکە هەموو هەواڵەکان هیوادارم رادیۆ نەبن بەشێکی جددی بن. یعنی بزانە پەیوەندی تورکیا و ئەمریکا لەو کۆنژەکتورەیدا لەو دەمەدا زۆر گرنگە. رادیۆیەکی دیکە وەڵاماوە بە ڕاوەستە بە ئەوەشتان لە بۆ باسکەم ئەویان لە هەمووی خۆشترە. پەیامنێرێکی تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران لە میانی پەخشی ڕاستەوخۆی میتینگێکی حکوومەتیدا لە 11 بەفرانباردا یعنی دوێنێ لە پڕەوەوتی مەرگ بۆ خامینەئی. ئیتر دوایی پەیامنێرەکە ناچار کرا کە ناوی موسعەب ڕەسوول زادەیە
ئیتر لە گرتەیەکی ڤیددیۆیدا لە سوسیال میدیا بڵاوی کردەوە و داوای لێبوردنی کرد و ئیدعای کرد کە ئەو لێدوانە خلیسکانێکی زارەکیە ئیتر دەوترێت هەروەها بەڕێوەبەری پەخشی کەناڵەکە لە کارەکەی دوورخرایەوە لە وەڵامی ئەو خلیسکانەی کە لە پەخشەکەدا ڕوویدا. یعنی ئەمەش رادیۆی سێمین بوو ئەوڕۆ بەڵام ئیتر بەجددی کۆتایی بە رادیۆکان دێنم هاوڕێیان ئێستاکە باس لە مەسلەی زۆر جددی تر دەکەین ئەویش یەک لەوانە ئیتر ڕاگەیەنراوی سەرۆکی لۆبی کوردیە لە ئیسرائیل لە پەرلەمانی ئیسرائیل لەناو حکوومەتی ئیسرائیل لە لۆبیەکی کوردی هەیە کە سەرۆکەکەی یەهودا بن یوسفە یەهودا بن یوسف ئیتر کەسێکی ناسراوە لە ناو ئەکادیمیسیەنانی ئیسرائیلیدا وابزانم هەوڵیشدان پاشان توێتەرەکەی و ڕسمەکەیتان لە بۆ بڵاو بکەمەوە ئیتر بەڵێ ئیتر یەهودا لە ئەوەیەکیدا لە تویتێکیدا ئیتر باس لە سەردانی خۆی دەکات لەگەڵ وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەمە بابەتێکی گرنگە بەڵام پاشان بۆتان باز دەکەم کە چۆن گرنگە ئەمە تویتەکەی دەبینن بە ئینگلیزیە لەسەر داوای من کۆبوونەوەیەکی گرنگ و پڕبایەخ لەگەڵ هاوڕێم گیدۆن ساعر وەزیری دەرەوەی دەوڵەتی ئیسرائیل بڕێوە چوو کە ئەویش دانی بە گرنگی ناوەندی ئەم کۆبوونەوەی پێویستی قوڵکردنەوەی وتوێژەکان لەسەر پرسی کورد دانا لە میانەی کۆبوونەوەکەدا گفتوگویەکی گشتگیر و قوڵمان دەربارەی پرسی کورد و پێشهاتە ناوچەیی و نێودەوڵەتیە بەردەوامەکان ئەنجامدا من سوپاس و پێزانینی خۆمم بۆ وەزیری دەرەوە دەربڕی بۆ ئەو پشتگیریە دیپلۆماسی و دەستێوەردانەی کە ئەنجامی دەدات و بۆ ئەو پابەندیەی کە بەرامبەر پرسی کورد و پرسی کەمینەکان لە سەراسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نیشانی دەدات وەزیر تۆڕی پەیوەندیەکانی دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ سەرکردایەتی کورد بۆ خستنە ڕوو ئاماژەی بە هەوڵە دیپلۆماسیە بەردەوامەکان کرد ئەمانە قسەکانی ئەوەیە وەزیری دەرەوەی ئیسرائیلە گیدۆن ساعارە ئەڵێ وەزیر تۆڕی پەیوەندیەکانی دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ سەرکردایەتی کورد بۆ خستنە ڕوو ئاماژەی بە هەوڵە دیپلۆماسیە بەردەوامەکان کرد کە لە ڕێگای کەناڵە جیاوازەکانەوە ئەنجام دەدرێن ئەمەش ئەو تێگەیشتنەی زیاتر بەهێز کرد کە پرسی کورد لە ڕوانگەیەکی استراتیژی درێژخایەنەوە و بەدان پێدانانی تەواو بە گرنگەکەی بۆ سەقامگیری ناوچەکە بە شێوەیەکی چەسپا و لە کارنامەی دیپلۆماسی ئیسرائیلدا دەمێنێتەوە وەزیر ساعار ڕوونیشی کردەوە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕاگررتنی کۆمەڵکوژی لە ڕۆژ ئاوا ئەنجامی فشارە بەرچاوەکانی ئیسرائیل بووە کە لە کاتی گفتوگۆکان لەگەڵ ئیدارەی ئەمریکادا گەیەندراوە ئەم هەوڵە دیپلۆماسیە بەرپرسانەیە یارمەتی دەربوو لە هێورکردنەوەی دۆخەکە و بەڕوونی ئەوەی نیشاندا کە دەوڵەتی ئیسرائیل بێدەنگ دانانیشێت کاتێک هاوپەیمانیە سروشتیەکانی هاوپەیمانیە تەبیعیەکانی لەژێر هەڕەشە دابن من داوام لێ کرد وەک ڕێبەری سیاسی دەرەوەی ئیسرائیل بەردەوام بێت لە بەکارهێنانی تەواوی قورسایی دیپلۆماسی خۆی لە گۆڕەپانی ئەمریکادا و هەماهەنگی و هاوکاری لەگەڵ سێناتۆر لیندسی گراهام قوڵتر بکاتەوە کە لە نێو ئیدارەی ئەمریکادا سەرکردایەتی پرسی کورد دەکات جەختم لەسەر گرنگیدانی پرسی کورد بە بەردەوامی لەسەر مێزی حکوومەتی ئیسرائیل کردەوە چ لە ڕوانگەی دیپلۆماسی ئەمنی و هەروەها ئەخلاقیەوە ڕوونە کە چاوەڕوان دەکرێت پرسی کورد لە کۆبوونەوەی نێوان نەتەنیاهۆ و ترامپیشدا وەک بەشێک لە گفتوگۆ استراتیژیە فراوانەکان سەبارەت بە سەخامگیری ناوچەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرەنگاربوونەوەی هێزە ئیسلامیە توندڕۆکان و ئەنجامدانی هەموو هەوڵێک بۆ پاراستنی کەمینە هاوپەیمانەکانی گەلی جوولەکە بوروژێنرێت جگەلەوەش باسمان لە دۆخی کەمینەکانی ناوچەکە لەوانە دروز کریستیان و عەلەویەکان کرد ئەمە
پرسێکە کە وەزیر ساعار بە شێوەیەکی جددی بەرپرسیارانە و پیشەیانە کاری لەسەر دەکات و پێویستی بە بەردەوامی پەیوەندی و کردەوەی دیپلۆماسی هەیە. هەروەها باس لە هاتنی چاوەڕوانکراوی شاندێکی کوردی لە ئەڵمانیا و وڵاتی تری ئەوروپا کراوە. گرنگی بە بەهێزکردنی پەیوەندیە دیپلۆماسی و گشتیەکان هاوکات لەگەڵ دروستکردنی کەناڵی ڕاستەوخۆی گفتوگۆ لەگەڵ بڕیار بەدەستانی ئیسرائیل. من بەردەوام دەبم. ئەوە قسەی یەهودا بن یوسفە، واتە سەرۆکی لۆبی کوردی لە ئیسرائیل. بۆ زانیاریتان لۆبی کوردی لە ئیسرائیل لۆبیەکە کە لەلایەن پەرلەمانەوە دانی پەیدانراوە، یعنی لۆبی ئاشکرامان هەیە، لۆبی نهێنیمان هەیە، ئەمە لۆبیەکی ئاشکرا، یعنی پەرلەمان و حکوومەت وەک مخاتەب دەیبینی. هەر لە بۆ هەندێک سەرۆکەکەی یەهودا بن یوسف ئەڵێ من بەردەوام دەبم لە کارکردن بە پێداگیریەوە بۆ بەهێزکردنی هاوپەیمانی مێژووی و بەهادار لە نێوان گەلی جوولەکە و گەلی کووردا، هاوپەیمانیەک کە لەسەر بنەمای ئازادی، ناسنامە و بەرپرسیارەتی هاوبەش بنیاد نراوە. ئێمە بەردەوام دەبین لە کارکردن یەهودا بن یوسف سەرۆکی کۆمەڵی کوردی لە ئیسرائیل، نوێنەری گەلی کورد لە ئیسرائیل. بەڵێ ئەمە لێدوانەکەی یەهودا بن یوسف بوو. ئیتر ئەمڕۆکە لە پەرلەمانی ئەوروپا هەروەها کۆبوونەوەیکی چی بڵێم گرنگ هەبوو با بڵین، چونکە کۆبوونەوە زۆر لە پەرلەمانی ئەوروپا کراون، بەڵام ئەو کۆبوونەوەانە زۆر جار تەرجمەی سیاسیان نییە و ئەمە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەمانەی ئەو کۆبوونەوەانە بەڕێوە دەبن و ساز دەکەن، پاشان بۆتان دەخوێنمەوە زیاتر چەپەکانن و ئیتر هەندێک گروپی کاری دیپلۆماسی دەکەن نزیک پەکەکەنە، ئەمانەش ئیتر بەتەنیا لەگەڵ چەپەکان پەیوەندیان هەیە و بەتەنیا زۆرجار لە ڕێگای فراکسیۆنە چەپەکان کار دەکەن. لە بۆ هەندێک گەلێک جار ئەمانە یعنی وەکو شتێکی ڕەمزی و باش دەمێنەوە، بەڵام بە سەرەتا باسی بکەین پێشەوەی حکم بدەین. لە 12 شوباتی 2026 پەرلەمانی ئەوروپا بڕیارنامەیەکی گرنگی سەبارەت بە بارودۆخی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژئاوا پاراستنی گەلی کورد پەسەند کرد. هەرچەندە دەنگدانە فەرمیەکە ڕۆژی پێنجشەممە 12 شوبات ئەنجامدرا، بەڵام مشت و مەڕە سەرەکیەکە ڕۆژی سێشەممە 10 شوبات بڕێوە چوو بوو. بڕیارنامەکە بە 363 دەنگی بەڵێ 71 دەنگی نەخێر و 81 دەنگی بێلایەن پەسەند کرا. ئەمە لایەنە باشەکەیەتی، یعنی لایەنە باشەکەی ئیتر ئەو کارە دیپلۆماسیانەیە کە لەو ڕۆژانەدا لەو ماوەیەدا لە پەرلەمانی ئەوروپا ئەنجام درا. با بزانانی بەشداربووان و قسەکەرە سەرەکیەکان چیانوت و دوایی ناوەڕۆکی بڕیارەکەش دەبینن. دانیشتنەکە بە بەشداری لایەنە جیاوازە سیاسیەکانی بەخۆوە بینی کە چەندین ئەندامی پەرلەمان نیگەرانی خۆیان سەبارەت بە قەیرانی مرۆوی و داهاتووی خۆبەڕێوەبەری کورد لە دوای پێشڕەویەکانی سوپای سووریا دەربڕی. ئینگبۆرگ تێرلاک کە پەرلەمانتارێکی هۆڵندیە تەختی لەسەر بەشداریەکی ماناداری گەلی کورد لە داهاتووی سووریادا کردەوە، بە تایبەتی ئاماژەی بە ڕۆلی شەڕبانانی ژن کرد کە دەورێکی کاریگەریان هەبووە لە تێکشکاندنی داعشدا داوای لێکۆڵینەوەی سربەخۆی لە راپۆرتەکانی پێشرکاری مافی مرۆڤ کرد. کاکە لێکۆڵینەوەی راپۆرتکاری چی بابە ئەوە نەتەوە یەکگرتووەکان لێکۆڵینەوەی کردووە و راپۆرتیشی نووسیوە لەسەر ئەفرین چی کرا. پاشان کاترین لانگن سێپن ئەویش ئەندامی پارتی سەوزە، پارتی کە پارتێکی چەپە لە ئەڵمانیا، ڕەخنەی توندی لە بێدەنگیە شەرمەزاریەکەی یەکێتی ئەوروپا گرت سەبارەت بە گواستنەوەی دەسەڵات لە سووریا. هۆشداریدا لە دووبارەکردنەوەی هەڵەکانی ڕابردوو لەگەڵ ڕژێمی ئەسەد و ڕەخنەی لە نەبوونی مەرج بۆ ئەو 600 ملیۆن یورۆیە گرت کە یەکێتی ئەوروپا وەک هاوکاری بەڵێنی بە حکوومەتی کاتی دابوو. پاشان یوناس شۆستێد ئەویش ئەندامی چەپە
چەپێکی سوێدە نیگەرانی قۆڵی خۆی لەبارەی هێڕشە دڕندانەکان بۆ سەر کورد لەلایەن سوپای سووریا و گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا دەربڕی داوای کشانەوەی دەست بەجێ ئەو هێزانە و گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆی کرد. سیسیلیا سترادا کە چەپێکی ئیتالیا پاراستنی گەلی کوردی وەک ئەرکێکی ئەخلاقی وەسف کردووتی دەبێت یەکێتی ئەوروپا بیان پارێزێت. دانیال ناتارت ئەویش نوێنەری ماڵتایە هۆشداریدا کە بێدەنگی نێودەوڵەتی بە واتای هاوبەشی لە کۆمەڵکوژی ئەگەری دێت داوای هەنگاوی کۆنکرێتی کرد نەوەک تەنیا هاوسۆزی. لۆران کاستیۆ کە ئەویش نوێنەری EPP فەڕەنسیا وەک سەرۆکی شاندی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی مەشریق داوای لە دەسەڵاتدارانی کاتی سووریا کرد کە سروشتی نا بۆ تایفەگەری کە بە سروشتی نا بۆ تایفەگەری وڵات بپارێزن و پارێزگاری لە هەبوونی هەموو کەمینە ئاینیەکان بکەن. ئیتر ئەمانە ئیتر کۆمەڵێک خاڵ لە بڕیارەکەدا هەنا تۆمەتەکانی تاوانی جەنگ پشتیوانی لە ئاگربەست مافەکانی کورد و خۆبەڕێوەبەری باس لە ڕۆلی تورکیا دەکرێت کە لەوێدا لە جیاتی ڕەخنە ئیتر ڕۆلی پێس سپێردراوە ئیتر ئەوە لە هەمان کاتدا باس لە هەڕەشەی داعش دەکرێت. ئیتر پەرلەمانی ئەوروپا گەیشتە ئەو ئەنجامەی کە هەر بەشداریەکی نێودەوڵەتیان هاوکاریەکی دارایی بۆ دەسەڵاتدارانی نوێی سووریا دەبێت بە توندی مەرزدار بێت بە پێشکەوتنی ڕاستەقینە لە بواری مافەکانی مرۆڤ پاراستنی کەمینەکان تایبەت کورد عەلەوی دروز و مەسیحیەکان و بەردەوامی ئاگربەست. یعنی هاوڕێن ئیتر ئەوەی دوێنێ و چەند ڕۆژێکە باسی لێوە دەکەین ئەوەیە سەرەتاییتر سەرەتا ئەمانە چوون ئیتر هەموو دەستپێشخەریەکیان لە بۆ جۆلانی لە بۆ تورکیا و لە بۆ سعودیا گەڕاندەوە بۆ ئەوەی سووریایشی مرکزی پێک بێ. ئێستا کە سووریا مرکزیەکە پێک هاتووە و ئەڵێن بەسە لەمە زیاتر مەچوونە پێش و کوردیش بە شێوەیەک لە شێوەکان با بمێنێتەوە هەوڵ بدەن ئیتر لە دەستوری ئایندەدا کوردەکان دروزەکان عەلەویەکان مەسیحیەکان ڕازی بکەن یعنی بە کورتی سیاسەتەکە بەو شێوەیە لە بۆ هەندێ لە بەرامبەر ئەم سیاسەتەی یەکێتی ئەوروپا بە تایبەتی باسی ئیسرائیل ناکەم ئیسرائیل باسێکی تەواو جودایە بەڵام سیاسەتی ئەمریکا سیاسەتی یەکێتی ئەوروپا نابێ ئیتر دوێنێ نەفرەتمان لێ کرد و ئەمڕۆکەش لە بەرامبەر ئەو بڕیارادا چەپڵەی لە بۆ لێ بدەین نە نەفرەت و نە چەپڵە چونکە ئیتر ئەمانە ئیتر بڕیاریان داوە کە بزوتنەوەی جیهادی بزوتنەوەی ئیسلامی سیاسی ئیتر بکەن بە دەوڵەت و لە ڕێگای دەوڵەتدا دیزاینی بکەنەوە لە ڕێگای دەوڵەتدا بەردەوام ببێتە دەوڵەتی جیهاد بەڵام ئەو دەوڵەتە جیهادە بە میکانیزمێک بەردەوام مەزبوری خۆر ئاوابێ ئیتر حەفسارەکەی لە دەستی خۆر ئاوادا بێ لە بواری ئابووری لە بواری چەک و تەقەمەنی و چەکوچی ئیسرائیلی لەسەرەوە بێ بۆ ئەوەی لە دژی خۆر ئاوا نەسوڕێتەوە و ئەمە تەجروبەی ئەردۆغانە یعنی پێشتر ئەمریکا وڵاتانی خۆر ئاوا لەگەڵ ئیسلامی سیاسی چەندین تەجروبیان ئەنجامدا هەندێک تەجروبە لەوانە جاریەکەم سەرکەوتوو بن بەڵام دوایی لە خۆیان هەڵگەڕانەوە وەکو ئەفغانستان لە ئەفغانستان ئیتر لە ڕێگای جیهادی ئیخوان مسلمین و وەهابیزم ئیتر توانیان سۆڤێت لە ساڵی 1970 لە ئەفغانستان دەربخەم و دوای ئەوە یەکێتی سۆڤێت ڕووخە بەڵام زۆری پێنەچوو چەند ساڵی پێنەچوون ئەم جارە ئەلقاعیدە و تالیبان بوونە دژمنێکی ئەمریکا و هەڕەشەیەکی زۆر گەوریان لە ئەمریکا کرد هەڕەشەکە لە ئەفغانستان و لە قەفقاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوو بەڵکو چوون لە واشنگتن و لە نیویۆرک ئیتر هەڕەشەیان کرد و 11 سپتەمبەر هاتە ئارەوە 5-6 هزار ئەمریکی لە ماوەی 2-3 دقەدا کوژرا ئیتر
پاشان بەهاری عەرەبی نمونەیەکی دیکەیە ئیتر لە بەهاری عەرەبیدا ئەوان وتیان با ئێمە ئیتر ئەو دەوڵەتە کلاسیکیانە بڕوخێنن کە دەوڵەتی مرکزین ئیتر دەوڵەتی توندن دەوڵەتی سیکولارن لە جیاتی ئەمانە ئیتر ڕێگەیان بە ئیخوان المسلمیندا بێتە سەردەسەڵات ئیخوان المسلمین لە تونس لە مەسر هاتە سەر دەسەڵات و دوای ئەوە بەریاندا سووریا ئیتر هێشتا نەگەژ بە سووریای هەر هەموو ئیخوان المسلمین بوو بە داعش یعنی ئەوان بینیان کە ئیسلامی سیاسی هەر پەتکەکە شل کرد دەبێتە داعش یعنی ئیسلامی سیاسی کوردی بێ عەرەبی بێ تورکی بێ هەرچی بێ دەبێتە داعش بەڵام ئەمەش لە بۆوان زۆر کێشە نیە لە بۆوان چ کێشەیە ئایا ئەو داعشە ئەو ئیسلامە سیاسیە لە کۆتاییدا بەرژەوەندیەکانی وڵاتانی خۆرئاوە دەخاتە ژێر مەترسی یان نا ئەگەر ئەوە نەبێ خۆ کێشە نیە تێگەی لە بۆ هیچ وڵاتێک کێشە نیە لە بۆ سعودیش کێشە نیە سعودیا بەخۆی دارێکی لە دەستگرتووە شەو ڕۆژ لەسەری مەلاکانی خۆیەدا وانە مەلاکانی تر تەمبێ دەکات چونکە سعودیا دەکاتە وڵاتێکی تۆریستی ئیتر کچ قاچی ڕووتە ئیتر نازانم چی شەوانە کراوەتەوە هیچ کێشەنی هەر مەلایەکی قسە بکاتن ئیتر دارێکی دەستگرتووە لە تۆقی سەریەدا و دەیخاتە زیندان بەڵام لە هەمان کاتدا 30 تۆن ئیتر دەفتەر و کتابی یعنی تیۆریە تیرۆریستەکانی ئبن تەنمیە بە کەشتی دەگەینێتە سووریا 30 تۆنی ناردۆتە سووریا ئێستا داعشیەکان دەیخوێننەوە لە بۆ هەندێک ئیتر وڵاتانی ئەوروپا بەردەوام ئەو ترسیان هەیە بەڵام لە هەمان کادایتر تەجروبەیەکی تورکیان هەیە تەجروبە تورکیەکە چیە تەجروبە تورکیەکە ئەوەیە کاکە ئێمە لە ناو خۆماندا ئەبینە داعش ئەبینە ئیسلامی سیاسی نەتەوەکەمان سەرکوت دەکەین ئەوە کێشەنیە ئێمە لە کۆتاییدا لە دژی ئیسرائیل و لە دژی ڕۆژ ئاوادا کە گەیشتە مەسەلەی کردار قسە دەکەین بەڵام کە گەیشتە مەسەلەی کردار خزمەتتان دەکەین دژاییتان ناک هەروەکو ئەوەی تورکیامان بین لەو ماوەیەدا لە شەڕی غەزەدا ئیتر بەردەوام قیر هاوار بەڵام لە کرداردا شتێکی تورکیا نابینی ئیتر لە کرداردا شتێکی تورکیا نابینی بەڵام ئەوڕۆ لە هەواڵی یەکەمیندا کە باسی سۆماڵم کرد لە سۆماڵ هەندێک شت دەکا بەڵام بە تەنیا نایکا ئەوە لەگەڵ سعودیای دەیکا لەگەڵ مسر دەیکا کاتی خۆی حافز ئەسەد لە بەرامبەر ئیسرائیلدا نەک ئەمە ینی ئەو حافز ئەسەدە بچووکە ئەو سووریای بچووکە کە ئەندامی وڵاتێکی ناتۆش نییە ئابوووریەکی زۆر بێهێزی هەبوو بەڵام لە جیاتی هەموو عەرەب شەڕی ئیسرائیلی دەکرد وانە بۆ شەڕی ئیسرائیلی دەکرد لەبەرەوەی خۆی ئەدا پشت سعودیە بە تەنیا نەیدەکرد بە شەڕ ئەسەد لەمانەدا هەڵەی کرد کە هاتە سەر دەسەڵات هیچ پرسێکی بە سعودیا نەکرد ئیتر سعودیای ئێمال کرد و بەو شێوەیە ویستی ماسوولکانی خۆی دەربێنی و ئیتر لە سەریاندا و سەریان پەڕان تورکیاش ئەمڕۆکە لە بەرامبەر ئیسرائیلدا نەک لە بۆ پرسی غەزە بەڵام لە هەندێک مەسائیلی دیکە لەوەی کە دەریای سوور کۆنتترۆلی دەریای سوور لە ڕێگای سۆماڵی لاند لە دەست چێدا بێ ئیتر بە پشتیوانی مصر و سعودیا ئیتر هەندێک سینگی خۆی دەردەپەڕێنێ لە بەرامبەر ئیسرائیلدا بەڵام لە ئەساسدا لەسەر پرسە چارە نووسازەکان وەکو پرسی تیرۆر وەکو پرسی تیرۆری ئیسلامی تەماشا دەکەین تورکیا بە تەواوەتی لە خزمەتی ئیسرائیلدایە ئەمە سووریایی لە بۆ ڕوخان چی دەوێت وە لە سای ڕوخانی سووریادا ئیتر حیزبوڵڵا برسی ماوە بێچەک ماوە کەوتۆتە ئابلۆقا وانە دەوروبەری هەمووی گیراوە لە هەمان شێوە بە هەمان شێوە ئەو پردەی نێوان ئێران حەشد شعبی حوسی حیزبوڵڵا غەزە کە سووریا بوو نەماوە و تێکشکاوە ئیتر لە بۆ هەندێ ئەو تەجروبەیەی تورکیا لە بۆ ئیسلامی سیاسی تەجروبەیەکی هەتا وەکو ئێستا لە ناو لۆبیەکاندا لۆبی واشنگتۆن دیسی هەتاوەکو ئێستا پێم وایە ئاکتیفە چی ئەڵێن ئەمانە وەکو جێمز جێفری و ئەوانەنا یعنی ئەڵێن تەماشاکەن ئەردۆغان 20 ساڵە دەسەڵاتدارە زاڵمە بەڵێ زاڵمە دیکتاتۆرە بەڵێ دیکتاتۆرە دزە بەڵێ دزە بەڵام ئەوە هیچ مشکلە نییە بۆ ئێمە
لە بۆ ئێمە ئەوەش مشکلە نییە کە ئەچێ جاروبار سلااوێک ئەداتە پوتین وە سلااوێک ئەداتە ئێران لە کرداردا لە مەسەلە حساسەکاندا دژی ئێمە نیکاری باشمان بۆ دەکا لە سایەی ئەو لە سایە هەڕەشەکانی ئەو لە ئەرمەنستان ئیتر ئەرمەنستان ئەچێ هەموو شتێکی خۆی دەفرۆشی و بە چەک دەدا هەتاوەکو چەکی فەڕەنسی و ئەمریکی لە وڵاتەکەی ئامادە بن ئیتر ئەو ڕۆکەس دوێنێ جیدی ڤنس پرۆتۆکۆلێکی گرنگی لەگەڵ ئەرمەنستان ئیمزا کرد پێشتر فەڕەنسا ئیمزای کردبوو و لە سای هەڕەشەکانی ئەردۆغان لە بۆ یۆنانستان ئیتر یۆنانستان هەموو شتێکی خۆی فرۆشتووە بۆتە گەورەترین قەراقۆلی ئەمریکا لە دەریای سپی ناوەڕاستدا وانە ئیتر ئەمانە هەموو بەڵگەی زۆر گەورەنە و لە هەمان کەدا لە ڕێگەی هەڕەشەکانی ئەردۆغان بۆ سەرکردەکانی سووریا و پەکەکە ئیتر دەرفەتێکی زۆر گەورەی لە پەکەکە و لە سووریا لە دەستیوان دەرهێنا کە لە ساڵی 2016 دەرفەت هەبوو لەگەڵ سووریا لە ڕێگەی رووسیاوە بە گەڕانتی رووسیا لەگەڵ ئەسد ڕێک بکەون و ئۆتۆنۆمیەکی زۆر باشتریان پێدا بوو لەوەی ئێستا و ببنە شریکی دیمەشق لە سیاسەتدا بەڵام ئیتر لەبەر هەڕەشەکانی ئەردۆغان بێگومان شتی دیکەش هەبوون چاویان لە بیرە نەوتەکانی دێرە زۆریش بووە چاویان لە ئەوەش بوو لە ڕێگای ئەوەی کە پەکەکە لەگەڵ ئەمریکا ئیتیفاق دەکات دژ بە داعش و ئەو کاتە پەکەکە لە لیستی تیرۆر دێتە دەرەوە یعنی نیازێکی خەیاڵێکی واشیان هەبوو ئیتر ئەمانە هەر هەمویان ئیتر تەماشا دەکەین ئەو کارانەی ئەردۆغان دەکات لە نەتیجەدا لە خزمەتی ئەمریکا و ئیسرائیل و ناتۆ دانا لە بۆ هەندێ ئەردۆغان ئەتوانێت ئیسلامی سیاسی بێنی بیان سەریان دەربێنی ناو کۆمەلگادا قەرەواتێکیان لەبەر بکە بیان هێنێتە ناو دەوڵەت و یانیش ناو کۆمپانیایکی ئینشاعات و ئەم جۆرەشتانە گەندەڵیان بکە فەسادیان بکە و بەو شێوەیە ئیتر ئەگەر جیهادی بن داعشیش بن ئەمە بە هیچ بەردەوام لە بەرژەوەندی خۆر ئاوادا بن یەک لەو گەورەترین نمونە لەوانە ئەحمەد شەرع تێگەی ئەمە لە بۆ هەندێک زۆر گرنگە ئیتر ئەو بابەتانە دەبێ بەو شێوەیە تەماشا بکەین لە بۆ هەندێک ئیتر ئەو ڕۆکە ئەو ئەوروپای ئەمەی کرد بەڵام لە هەمان کەدا تەماشا دەکەین دیسانیش 100% باوەڕیەکی وایە نییە کە ئەمە بتوانێت هەتا سەر بمینێ و لە هەمان کەدا یعنی مەترسیی زۆر گەورە هەیەەوە ئەو ئەحمەد شەرعی کە دەستی لەناو خوێنە 15-16 ساڵە ئیتر جاسووسی ئەملا و ئەولا بووە دامەزرێ نەری لقی ئەلقاعیدەی ئەوە بووە سووریا بووە و تەڵەبەی ئەلزەرقاوی بووە تێگەی ئەتۆ ئەمڕۆکە بینی بیکێ سەرۆک کۆمار و دروزێکی قڕبەسەر ئێزیدیەکی قڕبەسەر عەلەویەکی قڕبەسەر و کوردێکی قڕبەسەری تەسلیمی ئەو بکەیت یعنی شتیوا نابێ هەر لە بۆ هەندێ ئیتر ئەوانیان هێنانە سەردەسەڵات کاری خۆیان پێک هێناون و بەڵام لە ئێستاکە هەندێک تەدبیری دیکە دەگرن تەدبیرەکان چییە ئیتر ئەمەیە کاکە ئێمە تۆمان هێنا سەر دەسەڵات و ئەتۆمان کردە مرکزی ئەتۆمان بەهێز کرد ستاتوتی نەتەوەکانمان لە مەوزوعی ئۆتۆنۆمی سیاسی و یعنی ئۆتۆنۆمی سیاسی و شتیوا دەرهێنان ئیتر خسمانە مەسەرێکی ئیداری ئەتۆش بەو شێوەیە هەوڵ بدە ئیتر ئەمانە لە جێگایەکدا ڕابگرە ئیتر هەتاوەکو ئێستا مەسەلەکە لەو چوارچێوەیەدا دێ و دەچێ هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین لە دوای هەوڵەکانی لێنزی گراهەم تەماشا دەکەن شەپۆڵ بە شەپۆڵ ڕۆژانە ئیتر گۆڕانکاری دێن کە گۆڕانکاری هەری دوایی ئیتر سەردانی ئیتر سەرۆکی کۆمەڵەی لۆبی کوردی بوو لە ئیسرائیل بۆ لای وەزیری دەرەوە واتە سەردانی یەهودا بن یوسف بۆ لای گیدۆن ساعار بوو و ئەمڕۆکەش ئیتر پەرلەمانی ئەوروپا بڕیاریدا
لەسەر ئەو کۆبوونەوەی کە ڕۆژی چوارشەممە ئەنجامی دابوو سەبارەت بە کوردەکان کە لەمە و دوا هەموو هاوکاریەک دەبێت بە مەرج بێ. ئیتر لەو چوارچێوەیدا ئینسان تەماشای بکە نەوەک عاتفی نەوەکو نەفرەتیش ئیتر ڕۆژێک ئەتۆ بڵێ ئەوانە خائین ڕۆژێک کە پێشان بەی چەپڕیان لەنە بۆ لەودەی بژی ئەوڕوپا و ئەمە بەو شێوەیە نابێ بەڵێ هاوڕێیان ئیتر ئەوەی ئەمڕۆکە لە لای من بوو ئەوەیە بزانم ئەگەر هاوڕێیەکی یەک دوو پرسیارتان دەخوێنمەوە ئەگەر پەیوەندیان بە بابەتەکە هەبێ لەو بینەدا هەتاوکە من پرسیارەکان دەخوێنمەوە ئێوەش هەوڵ بدەن شتێک بکەن بە تایبەتی ئەوانەی چرکیان لەسەر جەڕەسی کەناڵی یوتیوبەکەم نەکردووە ئەتوانن لەو بینەدا چرکێک لەسەر جەڕەسەکە بکەن. بەڵێ کاک دیار عمەر کۆمنتێکی نووسیوە دەست خۆش بێ ڕاستە لە شوێنی دیکەش ئەم هەم بیستووە ئیتر هەموو شتەکانی ئبن تەنمیە لەگەڵ تالیبان یەک ناگرێتەوە ئەمەشیان ڕاستە. کاک عەبدوڵڵا هەر وەکو وتم یعنی چی لێشین دەبێ ئەوەیە یعنی پێی ئەڵێن لەمە و دوا یعنی هیچ شتێک بۆ دواوە ناگەڕێتەوە کورد زۆر جار بە عاتفی نزیک دەبن لە سەردەمی سەرەکانیەدا مەسەرەن تەماشاکە ئەمریکیەکان گڵۆپی سووریان بۆ تورکیا هەڵکرد بۆی سەرەکانی داگیر بکە بەڵام تەماشا دەکەی زۆری پێنەچوویتر کە زانیان تورکیا زیاتر دێتە پێش ئەم زارش دیسان لێنزی گراهەمیان هێنا مەدان وانە هێنایەنە مەدان بەڵام لێنزی گراهەم توانی تورکیا لە سەرەکانی دەربخە لە گرێسپی دەری بخە نەخێت دەری نەخست ئێستاکەش ئەوەی چوو ناگەڕێتەوە بەڵام ئەوەی ئێستاکە دەمینێ مانایەکەی بە کورتی ئەوەیە هیچی دیکەنیە بەڕاستی هەر لە بۆ هەندێڵێم زۆر چەپلانیش لێمە دەنیانی هەواڵی باکوور تەنێ بەحسا یەکێتیە دەکەن تەنێ بەحسا یەکێتیە دەکەن تشتێکیدن ناکەن ینی ئەو هەواڵین بە کورمانجی دنویسن تەنێ بەحسا یەکێتیە دەکەن یەکێتی کاکە یەکێتی هەر تشتێکژی نەیەکێتیە کاکە یەکێتی سنووری خۆ هەنا یەکێتی دەرزی خۆ هەنا سۆسیۆلۆژیەمەی جودا هەنا بەرژەوەندیەمەی جودا هەنا هەرتش بە یەکێتیە نابێیانی لەسەر یەکەیتیە ئەزێڕۆیەکی پرۆگرامێکی پێشکەشی وە بکەم و دەوارێ ئەکادیمیکدا لێ هێویدارم بۆی دەمێ هۆنجی سوودێ ژەببین کەک دیار عومەر کشانەوەی ئەمریکا لە تەنەف هاتنی هێزێکی زۆری سووری بۆ سێگۆشەی ئۆردن سووریا و عراق و دەستپێکردنی زیاتر لە 100 کەسی سونە دەستگیرکردنی زیاتر لە 100 کەسی سونە لە عراق وا دیارە ئیتر شتەکە بۆتە ڕاستی بەڵێ یعنی ئامادەکاریەک هەیە لە بەرنامەی ئەمڕۆ بەیانیدا باسم کردیتر ئامادەکاریەکە پەیوەندی بە ئێرانەوە هەیە و ئەو سنوورە ئیتر ئەمریکا نایوێ لەوێدا هێزی خۆی بە فیڕۆ بدا ئەوان ئەو بەخشی شەیان داوە بە ئەحمەد شەرع بۆ ئەوەی سنوورەکانیان بۆ بپارێزی لە بەرامبەر چێ لە بەرامبەر شیعەکان لە بەرامبەر حیزبوڵڵا بپارێزی و ئەگەر پێویست بوو ئەگەر تورکیا ببورن ئێران چۆکی دانەداوە عراق لە خەتی ئێران دەرنەچوو ئەو کاتە ئیتر لە هەرێم لە ناوەوەی عراقدا بەڵام لە ڕێگای ئیتر ئەمەوی نوێ لە ڕێگای سونیە ئیسلامیەکان ئیتر بتوان لەناو عراقدا گەرە شێوێنێک ساز بکەن خۆی پیلانەکە ئەوێ هەر لە بۆ هەندێ ئەمریکا لەو ناوچانە دەکشێتەوە ئەمریکا بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکشێتەوە و ئەمریکا دەکشێتەوە لەو ناوچانە دەکشێتەوە کە سیستەمی بەرگریان لاوازە چونکە وەکووتم ئەگەر شەڕێک لەگەڵ ئێران بکرێ ئێران ئەم جارە وەکو جاران ناکە بە تەنیا شەڕی 12 ڕۆژی ناکە شەڕەکە درێژ دەکاتەوە حتا لە دەستی بێ درێژ دەکاتەوە
حوتوی جارێک موشکێک لەژێر عرز دەربینێ و ئیتر بتەقێنێ بەسە بە میلیۆنان بە تریلیۆنان دۆلاری ئەمریکا و ئیسرائیل بە فیڕۆ دەچێ لەوەی کە ئیتر سیستەمی پاتریۆت بەکاربێنن لەوەی کە کەشتە گەورە و زبلاحەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دەریادا بمێنن و ئەم کەشتیان ئەگەر هیچ کارێک نەکەن بە تەنیا بخەون ڕۆژانە 7 میلیۆن دۆلار مەصرفیانە باشە ئەگە شەڕ بێ چەند مەصرفیان یەک کەشتی بە تەنیا کەشتی USS ئابراهام لینکۆڵن ئیتر مەصرفەکەی ئەوان بەخۆیان دەڵێن ڕۆژانە ئەگەر هیچ نەبێ هیچ لە وەختی ئاساییدا 7 میلیۆن دۆلارە دەکا حسابکە باشە ئەگەر ئێران هەموو حوتوێک موشک فڕێداتە ئیسرائیل و بە تایبەتی موشەکەکانی ئێران ئیتر بینیمان گاڵتەشی پێ ناکری ڕاستە ئیسرائیل لە هەموو شوێنێکدا تونێلی هەیە لە هەموو شوێنێکدا لە هەر گەڕەکەیدا تونێلێک ئیتر مەلجەبێک لە ژێر عەرزدایە خەڵکەکەی دەپارێزێ و لە بارەگا سەربازیەکاندا تونێلەکان زۆر قوڵن بەڵام ئیتر ئەوە واکە کە لە ئیسرائیل کار ڕاوەستەیە و لە ئیسرائیل ئەگەر یەک دقە کار ڕابۆستی ملیاران دۆلار زەرەر دەکا یەک دقە بە تەنیا ئەوە قسەی ئیسرائیلیەکانە لە هەمان کاتدا ئیتر ئەو سیستەمی پاتریۆتی ئەمریکا و هەموو سیستەمی بەرگری ئیسرائیلی مەصرفێکی لە ڕادە بەدەری هەیە هەر جارێک کە دەیکەوە یەک سانیە ئاکتیفی دەکەی ئەو ڕادارانە ئیتر ئەوە بە میلیۆنان دۆلار پارە دەڕوە نە ئیسرائیل و نە ئەمریکا نەتوانایەن هەیە شەڕەکە درێژ بکەن و لە هەمان کاتدا ئەمریکا ئەو هێزانەی کە لە ناوچەی جیاوازی هەنە وەکو تەنەف و شەددا دیۆ ئەوانە ناتوانێت بیان پارێزی موشەکە خۆیان بەناویاندا بدە چی ئەەکەنیانی چی دەکەن لەوێ لە بۆ هەندێک ئیتر ئەمە پەیوەندی بە هەردوو بابەتەوە هەیە بەڵێ هاوڕێیان نازانم پرسیاری دیکەتان ماوە یان نا ئاماژەت کرد کە تورکیا لەم کاتەدا بۆ ئەمریکا زۆر گرنگە هەر بۆیە پۆستەکەی جدیڤێت ڕەش کردەوە بۆچی لە بۆ هەندێک ڕەشی کردەوە لە بەرەوەی گرنگە کاک ئومێد لە بەرەوەی تورکیا زۆر گرنگە یعنی تورکیا و وەکوتن پێشتریش گرنگ بۆ ئێستا کەش گرنگە ئەگەر باس لە دیزاینکردنی ئیسلامی سیاسی دەکەین لە ناو دەوڵەتدا دەیهێنە ناو دەوڵەت و بۆیان باغێکی لێ دەبەستن وەکوتم ئەوە مۆدیلی تورکیای مۆدیلی ئەردۆغانیە خۆ ئیسلامیە جێژ و هێژەکانی کوردی کە لە بۆ ئەردۆغان هەڵدەپەڕن ئەشتانە نازانن ئەوانە جاهیلن ئەمانە شارەزای ئیسلامی سیاسی دوڕووی تورکیش نین یعنی بەڵام ئیسلامی سیاسی تورکی بە تایبەتی ئیسلامی ئەردۆغانی وایە جیاوازترە لە گولێنیەکانیشی تێپەڕاندووە ئیتر زۆر دووڕوە و زۆر نزیکی خۆر ئاوایەوە لە هەمان کاتێتر باسم لەوە کرد هەبوونی ئیسرائیل لە ناوچەکە زۆر لە چەند بوارێکەوە گرنگە چەند نمونەم هێنایەوە ئیسرائیل هەڕەشەیە بۆ سەر یۆنان هەموو شتێکی خۆی دەفرۆشی بەچەک ئەدا لە بۆ ئەمریکا وڵاتی خۆی دەکاتە قەرەقۆڵێکی سەربازی لە بۆ ئەمریکا ئیتر زۆربەی وڵاتی دیکە و مەسەن وەکو ئەرمەنستان بە هەمان شێوە تورکیا هەڕەشەی لێ دەکا ئەرمەنستانی تر ئەزانێت کە رووسیا لەو کاتەدا ناتوانانی بیپارێزیوانیش نایپارێزی وەکو پێویست ئیتر خۆی ئەسپێرێتە ئەمریکا هێزەکانی سوودی دیموکراتیک بە هەمان شێوە بوو ئیتر و لە هەمان کاتدایتر رووسیا تاقە هێزێکی ناتوێت لە ناوچەکە تاقە هێزێکی ناتۆی گەورەیە وەکو سەرباز لە ناوچەکە لە کاتێکدا ئەگەر شتێک ڕووبدا ئەمریکا بڕیاری داوە یەک سەربازی خۆی بە کوشتن نەدا خوێن لە پەنجەی یەک سەربازی ئەمریکی نێ باش ئەو سەربازانە چێنە دەبێت بکوژرێن سەربازی تورکیانە ئەگەر سبینە شەڕێکی زۆر گەورە ڕوو بدا یعنی هەرچەندە ئێمە نازانانی و شەڕ ڕوودەدا ڕوونادا 5 ساڵی کە ڕووەدا 10 ساڵی کە ڕووەدا بەڵام ئەو کێشەی جیۆپۆلەتیک کێشەی سیستەم یعنی پێشتر لە سیستەمە لە جیهاندا هەر کاتێک شتێکی وا ڕووی دابێ شەڕێکی گەورە دروست بووە شەڕێکی زۆر گەورە وەکو شەڕی ئیتر
بیزەنس و ساسانیەکان پاشان شەڕە جیهانیەکان تەماشا بکە هەر لەو چوارچێوێدا بۆ ئێستا کەش دەبێتە شەڕێکی جیهانیوان ویوایانیش ئەو شەڕە جیهانیە وەکو ئێستا شەڕێکی لۆکاڵی و هایبریدی دەمێنێتەوە شەڕێکی گەورە نابێت ئێمە نازانین بەڵام لەو حاڵتە ئەگەر بۆ شەڕێکی گەورە هێزیی وەکو تورکیا پێویستە. نەمزانیوە کە کاک شیا و نەمزانیوە ئەمریکا داواکاریەکی وای کردبێ بەڵام ئیتر ئەمریکا لەوە بێدەنگە کە تورکیا و هێزەکانی ئەحمەد شەرع داوا لە هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەن بە تایبەتیش لە کوبانێ چەکە قورسەکانیان ڕادەست بکەن و بۆ زانیاریشت ئەو چەکە قورسانە زۆربیان چ ڕاجیمە چ تۆپ چ موشک و چ دڕۆنەکان هەر هەمویان لە کوبانێ لەو بارەوە زانیاری هەیە بەڵام وەکوتر زانیاری نییە بەڵێ هاوڕێیان بە بینە کۆتایی ئیتر لەمە زیاتر کاتتان نەگرم سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون تکا دەکەم لێتەن داواکارم ڤیددیۆکانمان کەناڵەکەمان بە تایبەتی کەناڵەکەمان لینکەکەی کۆپی بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب چونکە لەو کەناڵەدا لە ئایندەدا کاری گەورەتر دەکرێت ئەگەر ئێوە لە ئێستاوە یارمەتیم نەدەن بەڕاستی زەحمەتە بتوانم سەرکەوتوو بم لەو کارەدا زەحمەتە بتوانم بەردەوامیش بم هەتا بەرنامەیەندا کاتێکی خۆش چاوتان ماست دەکەم شەو شەوگارتان شات.